راگهاندنا بالا نواندا بریاره دناوایی کتی دا ارکی گوران جی گران کریه چونکو جنها پیدا اگر گوران بخوازه لگل یکتی دا بجویتن دویتن دو جوینان انجام بدد جوینه که لگل بالا زورینا مکتبا سیاسی و جوینه که دنجی دگل بالا نواندا بریاره پشتی جوینا روژا یک شنبی نابرا گوران لگل بالا زورینا مکتبا سیاسی یکتی بالا نواندا بریار راگهاند او جوینه لگل یکتی دا نبویو هر بریارک دوی جوینی دا بهتا درکرن بریارە گشتگیرە یەکەتینینە و پەیوەندی پێوەنینە و پابند نابن. هەفتەم پشتی جیڤینا گۆڕان و یەکەتی هەردوو ئالیان دێ ڕاگەهاندنەکەدا ئاماژە پێکێکردن. پەیوەندیە نابەرە هەردوو ئالیان و لافاتنە سیاسیە نابەرە هەردوو ئالیان و ئاسانگنە هەمبەر لافاتنە ئەوان مژارە سەرەکیە گوتوبێژن وابوو. ئەم کۆبنەوەیە بۆ باسکردن بۆ لە هەنگاوەکانی جێبەجێکردنی ڕێکەوتنامەکەی نێوان بزوتنەوەی گۆڕان و یەکێتی نیشتیمانی کوردستان کە لە مانگی پێنجی ئەم ساڵە ئیمزاکراوە و ئەستەنگ و کێشانەی کە لە بەردەم هاتنۆتە بەردەم یاخۆ ئەگەر هەبن بۆ ئەوەی تیان پەڕێن و زیاتر ئەم ڕێکەوتنە بچێتە بۆی جێبەجێکردنەوە هەروەها دۆخی خراپی گوزرانی خراپی هاوڵاتیانی شتەوەرێکی گفتوگۆکە بوو. شاندێ گۆڕانە پێکهاتبووە ji عومەر سەید عەلی و عوسمان حاجی محمود و محەممەد تەوفیق ڕەحیم و جەمال حاجی محەممەد و شۆڕەش حاجی و محەممەد عەلی شاندێ یەکەتیژی لە هەر یەک ژێ ئەندەمێن مەکتەبا سیاسی هێر و ئیبراهیم ئەحمەد و قادر عەزیز و ڕەفعەت عەبدوڵڵا و ئاس و ئەڵمانی و شۆڕش ئیسماعیل پێکهاتبوون لێ باڵا زورینە مەکتەبا سیاسی لە گوری زانیارێن NRT jî di çend rojên dahatî de heman şandê goran digel bala navenda biryarê de bicivîtin و de gotûbêjin li ser peywendên her du aliyan û rewşaniha bikin. هەر کۆبوونەوەیەک بەبێ ئاگاداری ئێمە بێ تعبیر لە ڕێی هەموو یەکێتی نیشتیمانی کوردستان ناکە وەکو وەختی خۆی لە بەیانەکەمانە هاتبوو ناوەندی بڕیار ئێمە پێمان وایە کە یەکێتی زۆر بەقوەتتر ئەبێ ئەگەر بتوانێت بە یەک دەنگ بە یەک ڕەنگ بچێ کۆبوونەوە لەگەڵ هەموو لایەنەکان بکە بۆیە پێمان وایە ئێمە ئەبێ ماڵی خۆمان چاکەین اینجا بە یەکگرتوویی بتوانین قسە لەگەڵ لایەنەکان بکەین بەداخەوە ئەمڕۆ ڕوویدا ئەوە بوو هەندێک لە هەواڵەکانی ئێمە لە لایەکەی تر کۆبوونەوەیشان ئەنجامدا بوو بەبێ بەشداریکردنی هەواڵانی ئێمە. Civîna şandê goran û endamên balazûrîna mekteba siyasî yêketî piştî çend rojan tê lê seredana Barzanî û şandê digel da bû bexda. Yêketî û Yekgirtî û Hizba Salîst bejdar bûn, lê goran û Kumal bejdar nebûn. Beriya niha jî pevdarê tevgera goran ragihan bû. Yêketî lê bejdarîkirina wî şandî ku çûne bexda ew haydar nekirîne, ku PTV bo ew haydar kirban.